کەک برزۆڤە لای بەڕێستەوە دەسێوەکەم ئەم ڕووداوە لە ڕووی یاساییەوە ئەبێت چۆن مامەڵەی لەگەڵا بکرێت. بەڵێ سپاس بۆ تەوەری بەرنامەکەت بۆ داوەتەی بەڕاستی دیاردەی سووتان بۆتە دیاردەیەکی کۆمەڵایەتی ترسناک ڕۆژانە لێوێ جەمە لە دیاردەی سووتان دەبێت. بەڕای من ینی دەمەوێت لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەتان پەیامێک بگەینم بەڕاستی لێکۆڵینەوە لەم کەیسانە بەڕای من تەعاملی وەکو کەیسێکی ئاسایی لەگە نەکرێ پێویست دەکات بەڕاستی یعنی نووسنگەیەکی لێکۆڵینەوەی تایبەت بە تاوانەکانی کوشتن لە ڕێگەی وەزارەت ناوخۆوە بڕیار لەسەر بدرێت بۆ ئەوەی ینی زیاتر احتیمام بەو کێسانە بدرێت کە زیاتر ڕای گشتی لەسەرە و خەڵکێکی زیاتر ینی کێشەی کۆمەڵایەتی زۆر لێ دەکەوێتەوە. بەڵێ سەبارەت بەم ڕووداوە سەرەت قۆناغی ینی سەرەتا لێکۆڵینەوە لە سەرەتادایە هێشتان زووە ینی ئەمە بڕیار لەسەر ئەم کەیسە بدەین بزانین چی لێ دەمێت مەسەن هەم بەڕێستان و هەم بینەران و بیسرانی بەڕێز ئاگادار بکەمەوە کە لەم بەرنامەیە نامهەوێت بڕیار لەسەر ئەو کەیسە بدرێت و یەکلایی بکرێتەوە وەکو دادگا بەڵکو دەمەوێت لە ڕووی یاسایی و لە ڕووی ئاینیەوە ڕۆشنبیری بە خەڵک بدرێ ئایا لە کەیسێکی ئاوایە لە ڕووداوێکی ئاوایە یاسا چۆن مامەڵاکە با بڵین ڕێڕەوە یاساییەکان چییە و خەڵک چۆن مامەڵە لەگەڵ ئەمەیە بکات چکە عاتیفەی خەڵک زۆر لەگەڵ کەیسەکەیە هەروها لە ڕووی ئاینیەوە لەگەڵ دکتۆر عیرفانە چۆن قسە لەسەر ئەوواکرێت بۆ نمونە ئەمە دەچێتە چ ئەم ڕووداوە دەچێتە چ بوارێکی یاساییەوە ینی مادە یاساییەکانی ئەم ڕووداوە چییە؟ بڵێ بە پێی هەندێک زانیاری من ینی بەر لەم بەرنامەکە ینی هەوڵمدا ینی هەندێک زانیاری بەدەست بێنم لەسەر ئەم کەیسە لە هەولێر با لەوانە بمتوانێت بە ئیطلاعاتە کەیسەکە بکەم بەڵام لە ڕێگەی چەند برادەرێکی بڕوا پێکراو کە خاص بە کاری دادگا هەندێک زانیاری وەرگرت کە بەڕاستی زۆر گرنگە لێرە لە ڕێی کەناڵەکەتانەوە ئەم پەیامە ینی بڵاو دەکەمەوە ئەویش بە پێی یاسا ئەگەر سەلمێنرا کە بەڕاستی تاوانبار هەڵساوە بە سووتاندنی تۆمەت ینی تاوان لێکراوان خێزانەکەی و سێمداڵەکەی ئەمە مادە 406 لە یاسای سزای عێراقی ژمارە 111 ساڵ 1969 لەسەر جێبەجێ دەبێت. دوو برگە بە 100 لەسەر جێبەجێ دەبێت ئەویش برگە یەک إذا يعني كان القتل مع السبق الإصرار أو الترصد وهروها برقي واو إذا قصد الجاني قتل شخصين فأكثر فتم ذلك بفعل واحد وتهول إذا كشتني يك يعني كسك بيك فعل إيش كرودا أجر سلمين درا كتومد بار هل سوا بس تاسد مادة 16 دست جيبة جدبيت وسزاي أم مادة سلسلة دانا ئەو زانیارێک ئەم لێرە دەمەوێت بیدرچێنم باشە تەنها کەیسێکی لەو شێوازەوەی کە با بڵێن گێڕاوەتەوە ئەوەی کە لە زاری خەڵکەوە و ئەوەیشی کە هەیە سووتانە لە ماڵێکایە و چەند کەسێکە وانە و لەوە گەڕین کێ هۆک ینی کێ بووە تەنها مادەی 406 هەیە لە یاساکانی عێراقا کە پەیوەندیدار بێ بەم ڕووداوێکی لەم شێوازە لەم مادە قورستر نییە ئەوەی کە هەیە خەڵک باز دەکاتن مادەی تونند و تویژی خێزانیە ئەو لە قالبی مادە تونند و تویژی خێزانی دەردەچێت بەڵێ مادە 406 مادەیەکی زۆر توندا یعنی لەم ماوەیە دادگاکانی هەولێر چەندین کەسیان بە سزای سێدارەدان گەیاندووە مادەیەکی قورسە و پڕ بە